ئێمە جارێکتر پشتیوانی خۆمان بۆ داوای ڕەوای سەیەکەمەکانی زانکۆکان و پەیمانگاکان دەربڕی و هەروەها پشتیوانی تەواو لە داوا و داخوازیەکانی مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەست دەکەین. هەروەها بابەتێکی تر کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مدەتێکە نرخی بنزین و نرخی نەوت و غازی ماڵان بە هەستێکی بەرز بۆتەوە کە ئێمە پێمان وایە ئەمەش دیسان ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ پشتیوانی دابەزاندنی نرخی بنزین و نەوت و هەروەها غاز بکات بۆ ماڵان چونکە ئەمە بڕاستەخۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە. نرخی بنزین کاریگەری زۆری لەسەر کاریگەری یەجگار زۆری لەسەر نرخی کاڵاو و شتومەک و جموجۆڵی بازرگانیشەوە هەیە. لە ئێستاشدا کاتێک ئێمە بەرە وەرزی زستانە چین دیسان دابینکردنی نەوتی سپی ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکانە بەداخەوە تاکو ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان لە ئاستی پێویست بە ئەرچی سەرشانی خۆی هەڵنەستاوە نەیتوانیەوە نەوتی سپی پێویست بۆ شوێنە دوورە دەستەکان دابین بکا کە ئەمەش وای کردووە هاوڵاتیان ناچار بن پەنا ببنە بەر بڕینی دار و ئەمە زیانێکی یەجگار گەورەی بە ژینگەی هەرێمی کوردستان گەیاندووە. بۆیە دابینکردنی نەوتی سپی و هەروەها دابەزاندنی نرخی بنزین ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش وەزارەتی سامانە سروشتەکانە و لەوە زیاتر ئەرچی حکوومەتە کە ئەو دوو پاڵاوگەیی کە لە هەرێمی کوردستان هەیە تایبەتە بە پاڵاوتنی نەوت ئەبێ حکوومەت نەوتی پێویستیان بۆ دابین کا بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی گرێبەست لەگەڵ حکوومەتی مرکزی فیدراڵی بکەن بۆ پاڵاوتنی نەوت و بنزین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەن. بۆ ئەمە بەستە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەکو چۆن لە لیژنە تایبەتمەندەکان نوێنەرەکانمان پێداگریان کردیا ئەمڕۆژ لە هۆڵی پەرلەمان دیسان پێداگریمان لەسەر پشتیوانیکردن لە داوا و داخوازیەکانی هاوڵاتیان کرد. لە ئایندەشدا ئێمە سوورە بین لەسەر پشتیوانیکردن لە داوا و داخوازی هاوڵاتیان